پاریس خبرێکی خۆشمان پێ گەیشت ئەوەش ئەوەیە کە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە پارێزگاری هەڵەبجەی بە فەرمی ناسان. لێرەوە سوپاس و پێزانینی خۆمان بۆ هەموو فراکسیۆنەکانی کە دەنگیان داوە بە تایبەتی فراکسیۆنە کوردیەکان کە هەمویان پێکەوە یەک دەنگیان بەم پرۆسەیە داوە پیرۆزباییان لێ دەکەین و سوپاسیان دەکەین. پیرۆزبایی گەرم لە کەس و کار و ئەنفال و خەڵکی خۆشەویستی شاری هەڵەبجە دەکەم بەم بۆنەیەوە. هیوادارم ئەم بڕیارەی پەرلەمانی عێراق ببێتە سەرەتایەک بۆ خزمەتکردنی زیاتر بە قوربانیان و بە خەڵکی شاری خۆشەویستی هەڵەبجە و هەر بەم بۆنەیەشەوە پێش ئێستا تەلەفۆنیشم لەگەڵ نوخشەخان کرد کە ئیشەڵڵا پێی دەڵێم ئەویش بوو بە پارێزگای هەڵەبجە پیرۆزباییم لێ کرد. هەمووتان بە خۆشی و بە سەلامەتی ئیشەڵڵا ئاوەدانی زیاتریش بۆ هەڵەبجە دەخوازم و هیوادارم ئەمە ببێتە سەرەتای ئەوەی کە خزمەتی زیاتر بەو شارە بکرێت. زۆر سوپاس.